بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، سلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە لە بەشی دووهەمی ئەم باسە زۆر گرنگ و گەرمەی کە ئێستا هەموو دنیای گرتووەتەوە، ئەو کارەساتە مەینەتبارەی بەسەر ژن و مناڵ و گەنج و پیری خەڵکی غەزەی فەلەستینە هاتووە. سۆز و بەزەیی و ڕەحم و خۆشەویستی گەلی کوردمان، خێرۆمەنانی خەڵکی کوردستانی خۆشەویست بەرامبەر بە قەزیەیەک کە لەبەر موسڵمانەتی، لەبەر ئینسانیەت، لەبەر ویژدان کۆمەکێکی زۆر لە کوردستانە کۆکرایە و لە ڕێی منەزەماتەکانەوە پێشکەش بە خەڵکی غەزە ئەکرێت. ئەو خاڵە هاوبەشانە چی بوون کە ئێمەی کوردی والێ کرد کە ئاوا دڵسۆز بین بەرامبەر بە قەزی ئینسانیەکان لە هەموو سەرئەرزا، بە دینی جیاواز، بە فکری جیاواز، بە زمانی جیاواز، بەڵام ئەمانە نەبوونە بربەست لە بەردەمەوەی کە خەڵکی میلەتی کوردستان بە هەموو چین و توێژەکانەوە دڵسۆز بێت و دەستی خێرەومەنی درێژ بکات بۆ خەڵکی غەزە و بۆ هەر کەسێک کە پێویستی بە یارمەتی هەبێ لە کاتێکا کە وڵاتەکەی خۆشمان نەهامەتی و ناڕەحەتی و نەبوونی و کەمی زۆری بینیوە و ئەیشی بینێت، بەڵام هەر دەستی خێری واڵایە. ئێمە دوعای خێرمان هەیە بۆ هەموو خەڵکی کوردستانی خۆشەویستمان، بۆ ئەم وڵاتە شیرین و نازدارەمان کە هەرگیز جارێکتر نەکەوێتەوە ژێر دەستی بێڕەحمەکانی دەسەڵاتدارەکانی بەعەس کە ئەوەی بەسەر ئێمەیە هێنایان. هەرگیز وێنەی لە مرۆڤایەتیانە و هەرگیز نەبووە کە خەڵکی مەدەنی بکرێ بە ژێرگڵەوە بکوشرێت بە بێوەی هیچی کردبێ، و هەرگیز لەم سەدەی ڕابردووە نەبووە 180,000 تا 200,000 مرۆڤ بخەیتە ژێرگەڵ بە مناڵ و ژن و گەورە و بچووکی ئەو میلەتەوە. لەبەرەوە ئێمە هەمیشە ئەولەویاتی قەزیەکەمان قەزیەی گەلی میلەتی خۆمانە، نیشتیمانی خۆمانە، چۆن بیناسیێنین بە دنیا، چۆن کاتێک کە کارەساتێک لە وڵاتێکی ترا ڕوودات چۆن لە زاکیری ئێمەیە بیرمان بکوێتەوە کە ئێمەش چیمان بەسەر هات و نەهێڵین هەرگیز هەڵەبجە و کیمیاباران و ئەنفال و قەتڵ و عامی میلەتی کوردمان بیر بچێتەوە و هەرگیز ئەو زاڵمانەشمان بیر نەچێت و تۆماری بکەین لە مێژوە و هەوڵیش بین کە بیناسیین بە هەموو دنیا. فەرمون بەشی دووهەمی لێکچووەکانی نوکرە سەلمان بە غەزە و قەزیە و کێشەی گەلی کوردستان بە کێشەی گەلی فەڵەستین. فەرمون لە بینی نوکرە سەلمان و حیزبی بەعس و دەسەڵاتی جوولەکەی کە ئێستا بەسەر غەزەیە هەیەتی هەمان شت بۆ هەی بووە، یعنی هەمان بێڕەحمی، هەمان بێویژدانی و بێ ئینسان نائینسانی کە ئێستا ئەگەر جوولەکە بیکە هەمان شت بەعسیش کردوێتی بەرامبەر بە ئێمە، یعنی 182,000 کەسی ئەنفال کردووە لەو کاتەیە، یعنی تۆزی خواردن بە چەنەها قیمەتی خۆی فرۆشراوەتەوە بە ئێوە. بڵێ دوایش ئەو سەمونێکی تاڵی پیس بوو ئەخورا لەگەڵ ئاوەکە، خەڵک تووشی نەخۆشی بوو، هەر نان نەخوا ئاوا بوو، یعنی هیچ برنج و خواردنیان پێ نادان، بەس سەمون نەخێرنەوە، 2 سەمون. بەڵێ لە ئەخیرە لە کاتی عەفواتەکە یەک گۆشت یەکیان بۆ نەفرێ بەشی ئەوەنیانێنە، هەر ئەوەن بەشی ئەو بەقەی ئەو پەنجەیە، یەک نەفر ئەوە گۆشتیانەدا بەدەسیوە، ماسیش یەک کەوچکی چێشت ماسییانەدا بە خەڵک، ئیترەوە هیچی تر لەوە زیاتر نەبوو لە کاتی عەفواتەکەویشە. جا کاتێککە ئەو خەڵکە نەخۆشەکەوت لە ماوەی 24 ساعات هەر کەسێ نەخۆش بکەوە گیانی دەرەچوو، هیچ عیلاج و شتێکیش نەبوو، عیلاج نەوەڵە هیچ نەبوو، عیلاج نەبوو. دوای ئەوە هەر کەسێ نەخۆش بکەوە چاوی ڕۆی بەناوە، ڕۆی بە قوڵە، چەناکەی درێژە بوو، زەرد ئەبوو، ڕیخۆڵەکانی ئەتەقی. ماوەسە تەسەوریەوە ناکەن ژەهر خواردیش کرابن، وەڵڵاهی نازانم، بەڵام یعنی ئەوەی کە هێناوێنە ئێوە چوزان وەڵڵی ئاوەکە گەر زەهریشی تیانە بوو کیفایەت بوو بۆ خەڵک، خۆی هەر زەهر بوو، بەڵێ هەر خۆی تاڵ بوو، زۆر پیس بوو. جا دوای ئەو خوای گەورە باسی جەهەنەمەکە فەرمێ فەسوقوا ماء حەمیما فقطع أمعاءهم، هەر عینە ئەوە خەڵک لەوێ کە ڕیخۆڵەکانی ئەتەقی کە ئەمجا گیانی دەرەچوو، کە گیانی دەرەچووی تر یانی نایە خوار و لەسەر ئەو لەوحە، لەسەر لەوحەکە ئەشۆرا هەرچۆنی وایە و کفنێکی بۆ کرا و عەرەبانەیەکی دەسی هەبوو لەوحێکیانە خستە سەری بە 6 کەس زیاتریان نەیەڵا بڕاتە دەرەوە، 6 کەسی خۆتان، بەڵێ 6 کەسی خۆمان ئەیان بردن لە دەرەوە
قبلێکی هاکەزایان بۆ هەڵەکەن چاڵێکیان بۆ هەڵەکەن و ئێرکردە ناوی ئیتر ئەو 6 کەسە زیاتر بۆی نەبوو بڕاتە دەرەوە لەگەڵ جەنازەکە هەر کەسێکیش بڕۆشتایە لەگەڵ ئەو جەنازە بە تەمای خۆی نەبوو کە جارێکی تر بێتەوە نەخۆش نەکەوێت چونکە ئەوە ناڕەحەت بوو وایە لەبەر خۆران بڕۆشتە ئەو خۆڵە گەرمە ناڕەحەتە هەڵکەندای و مرۆکە تێبکردیان نەخۆش ئەو کەسانش خۆشیان هەر برسی و تین و بەڵێ هەمووی برسی و تین و بارەوەڵە دوای تر کە ئەمە ئاوا ئەو ناڕەحەتی زۆر هاو بەسەر خەڵکە جەنازەکان چی بەسەر هاوماوەسا وەڵی تر شەو سەگە هاتن هەڵیانە داوایان خواردوو سەگی ئەو منتیقە زۆر هارو هاجمی ینی ئەگەر ئینسانێک ئازادیان کردای بڕۆشتاتە دەرەوە نەگەشتە سەماوە ئەیان خوارد سەگەی خوارد سەگ زۆر بوو جا ئیتر ئەم جەماعەتی ئەمن و ئیستیخباراتەکان لێ و پۆلیسەکان زۆر تعزیبی خەڵکیانەدا تعزیبەکە ئەو بوو کە ئەگەر بیان وتای لە ساحەکە کۆ بنەوە لە خوارەوە بە خەڵکە هاتە زربیان لە خەڵکە لەسان بۆ هینێ بەدەستیان و عاساوشتە هەتا ئەو کوستەرەوە ئیتر ئازا ئەو کەسە بوو کە ڕای بکردایە و لە دەستیان بەرنەکەوتایە ئەو ڕۆژی عەفواتەکە کە عەفوا درا ئەو ڕۆژە لەسەر ئەو شەڕێ بوو کوڕێکی گەن شەڕی بوو لەگەڵ ڕەفیقێکە حەجاجی کە مەسئولی ئەو نوگرە سەلمانە بوو کابرایەکی زۆر زاڵم بوو بینی بووی کە ئەو کوڕەکە شەڕی کردو کراسی سوی لە بەرایە ئیتر گومانی برد بۆ ئەو کوڕەکەی گرت دوایەوە هەر کەسێک کراسی سپی لە بارا بوو ئەیەنا و تعزیبێدا کاتی ئێمە لەسەر و هاتی نەخوار و ئەزانین مجموعەیەکی زۆری خستۆتە عەرزەکە لە عەرزەکە لەسەر ئەو لمە پاڵی خستو خۆشی پۆساڵەکە ڕۆ بەسەر سکیانە عینەن بیلالی حەبەشی هاتە بەرچاوی ئینسان کە بیلالی حەبەشی قوڕیشەکان بێدینەکان چیان نەکرد بەرام بە بیلێر حەبەشی و عەمار و یاسیر و ئەوان نەکرد ئەوانیان داغت نابوو ئێمەش کە کراسی سپیمان لەبارە بۆ ڕۆژ نەخوار و هەمومانیان بردە ساحەکە ئەو کوڕەکە گومانی لێبوو کە شەڕەکەی کردبوو حەجاج هێنای بە ئێمە ڕای کێشا بە ناو زەلکاوی حەوشەکە لێو وازی لێ نێناوە تێبێ هەڵیواسن عەمودێکی تیا بوو بۆ یاریکردن بە عەمودەکە هەڵمان واسی ئەم مجموعەی هەڵوان واسی ئیتر هەتا بەرزمان کرد و بەرز کرا و دوای ئەوە شل بووە کۆتە خوار و خۆی ئینسان شلە بێتەوە جیسم کەوتە خوار و وتی بەویش وازی لێ نایەنم وازی لێ نێنا هات چی لێ کرد هات و تێبێ دوو کەستان و قاچێکی بگرن من بە قەمچی لێدەم ئیتر هەتامان و بوو لەو کابرایدا کابرا بێوەشکە و کوڕەکە وتی هەمووتان نەکوژم کلاشکۆف یە ناوە بە ئەیدا لە سکی خەڵک بە کلاشنکۆفەکە ئیتر لەو کاتا خوا ڕەحمی کرد عەفواتەکە بوو چەند دکتۆرێکی عەرەبی میسریان هێناوە بۆ ئێمە کە چارەسەری خەڵک بن ئەو ڕۆژە کە عەفوات بوو 100 کەس لەسرە مەرگا بوو هەل لە ناو نوگرە سەلمانە هەل لە ناو نوگرە سەلمانە ئێمە جەماعەتی ئێمە جەماعەتی گەرمێن نازانی ئەوان ئەرەوەڵە بەس لە هەڵەبجەیی 100 کەس لەسرە مەرگا 100 کەس لەسرە مەرگا بوو ئەو ڕۆژەی عەفوا دراوە کە 100 کەس لەسرە مەرگا بوو هەموویشی نەخۆش بوو هەمووی ناوەسیشی ڕۆی هەمووی جا لەو ڕۆژە 16 کەس لە ئێمە مرد بوو 7 کەسیش لە گەرمیانەکان لەسەر لە حەکە بوو لەو ڕۆژە ئێمەیان هێنایە ساحەکە ئەو کابرایان هەڵواسی دوایەوە لێ درا دوایەوە وتی هەمووتان نەکوژم ئیتر ئەو دووسێ دکتۆرە هاتن تکاوڕجای کرد وتیێمانیشە ئینسان و خۆ مسلمان وازیان لێ بێنە و وڵات تکاوڕجاکەی قبول کرد و ئێمەی عەفو کرد ئێمە ڕۆشتین جێ خۆمان جێ خۆتان جا لە نوگرە سەلمانە لە ڕاستی ئێوە هەڵەبجەیی چندێک لەوێ بوون ینی چەند کەس بوون لە 1000 زیاتر بوو لە 1000 زیاتر بێژگە گەرمیانەکان بەڵە گەرمیانەکان لەو بەرەوە ئەوان زۆر بوون بەڵێ جا کە ئێمە ئینسان لە دیمەنی بەعزە دیمەنێکی قیامەتی بیرەکەوتۆ لەو نوگرە سەلمانە خەر کەسێک و حاڵی خۆی خواخوای بوو خۆی ڕزگاری بێ ئەیتر خەڵک چیت لێ بێت یەکێ لەوانەیە کە پیاوی عەمدی خوای کرد بەم نەخۆشیە کوڕەکەی خۆی شاردوو لە ترسی ئەوەی لەگەڵ باوکیان نەڕاتە خوارە جەنازەکە بە لێوە بیبا بۆ قەبرستانەکە بۆ قەبر بیناژێ لەبەرەوەی کە زۆربەی ئەوانەیە کە ئاهاتن و تووشی نەخۆشیە بوون جا ئەوانن زەحمەت و ناڕەحەت یەکێکی ترم بینی کە بۆ پیاوێکم بینی پیاوێکی ڕێسپی ئەیشم ناسی ناوەکەشم بەزانی ماڵ و مناڵی لێوە بوون هەمویان دەریان هێنا بوو خسپێنە حەوشەکە خۆی پیس کرده بوو گیانیەدا ماڵ و مناڵیشی لە ژوورە بوون یعنی ئەوەنە ڕۆژێکی ناڕەحەت و هەتا گیانی دەرچوون بردی تر خەڵک لە ڕێخوا ناشتی هەر ماڵ و مناڵەکە هەر لیان نەپرسی هەرەوەڵە ماوەسا شتێکە فەرموو پێش بەرنامەکە فەرمووت حاڵەتێ بەسەر خەڵکە هاتبوو لە تاو تعزیب و برسێتی و تینوێتی و تعزیبی نەفسی و جستەیی کە ئەم زاڵمانە ئەنجامیانەیە خەڵکی ناوی خۆی بیرشوو بوویەوە ئەوە چۆن ئەوە گەرمیانەکان زۆربیان کە ڕێژسپیەکانیان ئەوانەی بە تەمەەن بوون ناوی خۆشیانیان نازانی کاتێک کە عەفواتەکە درا کە وەج بۆ وەج بە بیان نێردنە دەرۆ
ئەهاتن کۆمەڵیانەکردنەوەی تۆ ناو محەممەدە بۆ نمونە تۆ ناو ئەحمەدە بانگم کردی ناوی خۆت بڵێ بانگەکرد لە فکرێ چووە نێزانی ناوی خۆیەتی ئەمە ماوەیەکی زۆر جانێ لە بیرێ چۆ لیانەدا لەسەر ئەرۆڵە لیانەدا زۆربەی ئافرەتی گەرمیانی کە گەنجەکان کە مابوون و پیرەکان زۆربیان ئەسەری لێدان بە لوت و دەموچاوێنەوە دیار بوو ئەرۆڵە ئەیانێنان تەعزیبیانەدان ئەو حەوشیان پێپاکردنەوە جا حەوشەیەکی پیس سپێ وەکو قیتار ڕزی بەستبوو لە حەوشەکە باسی زمانی زووەکرایەن و زمانی زووە ئەسپێداوێتی خەڵک من بڕام نەکرد بەڵام لێ وڵایی زەلام نەبوو ئەسپێتی نەداوێ حەوشەکەش تێیدا بوو هەروەکو قیتال لەم سەر بۆ سەر ڕۆی ئەسپێ ئەوان پێپاکردن جا زۆر ئافرەتیان لە ناڕەحەتیا بوو گەنجیان نەبوو وڵای مناڵی بە زمانیان لە ناڕەحەتیا بوو باڵسە ژماری ئەو مناڵانەی کە لەوێ وەفاتیان کرد بە برسێتی وەتیونێتی و تەعزیب هەستەکەی زۆر بوو بن وڵایی زۆر بوو چونکە زۆر مناڵ هاتبوو بێ باوکو دایک هەموو ڕۆژێ پێش ئەفاتەکەش لیان نەمرد هەر لە برسا چونکە ئەوان عقلی ئەویان نەبوو مناڵی بچووک بوون بڕۆن سەمون بێنن بیخۆن و سەمونەکەش تاڵ بوو مقاومەیان نەکرد کە بتوانن بیخۆن و تر هیچیان لێ نەیە ئەوەی ئێستا مرۆڤەتی گیرۆدەی بووە بریتێ لە ساهیۆنیەت یعنی ناوکو جوولەکە ئەنا بەشێکی زۆر لە جوولەکانی دنیاشان کە بە ویژدانن و بەڕاستی دامی ئەو قەزیە حەقەی خەڵکی غەزە بە تایبەتی خەڵکی ژن و مناڵی غەزەکە لە برسا ئەمرێنرێن ئەکات و یعنی وەکو دیانەت مسلمان هیچی نییە لەگەڵ دینەکانی مەسیح و جوولەکە ئەتوانێت لەگەڵ هەڵکە ئازادی تەواو لە دینەکانە هەیە کێشەکە لێرە ئەوەیە کە بە ناوی ساهیۆنێتەوە کە زوڵم لە خەڵکی غەزە ئاکرێ ئەمانێ بپرسین لە برای بەڕێزمان مامۆسادانا کە جنابتان تێڕانینتان چییە بۆ ئەوەی کە ئەم هەڵمەتە زۆر گەورەی کە لە کوردستانە بۆ یارمەتی خەڵکی غەزە ژن و مناڵی غەزە بە تایبەتی شیری مناڵی غەزە کۆکراوەتەوە کە خەڵکی ئینسان دۆست خەڵکی مسلمان و دیندار خەڵکی مزگەوت و غەیری مزگەوت بەڕاستی لەم هەڵمەتەیە بەشداریان کردو ڕێکخراوەکان هەمویان بەشدار بوون لەم خێرە گەورەیە کە کۆیان کردوتەوە خێرە گەورەکە بریتێ لە خەڵک کە خەڵک ئەگەر دعم نەکا بەڕاستی هیچ کەسێ ناتوانێت ئەو خێرە بکات ئەو خێرە زۆرە کە کراوە ئایا ئەم جم و جوڵە عاتیفی و سۆزداری و بەڕەحمی خەڵکی کوردستانی خۆشەویستی خۆمان ناگەڕێتەوە بۆەوەی کە ئێمە بەڕاستی کارە ساتەیەک لە دوای یەکان کە حیزبی بەعس و ڕژێمی بەعس بەسەر ئێمە هێنا بیرمانە خاتەوە کە ئێمە ئەنفال هەرگیز بیرمان ناچێ هەڵەبجەمان هەرگیز بیر ناچێ وێرانکردنی کوردستانمان هەرگیز بیر ناچێت نوگرە سەلمان جوانترین نمونەیە بۆ ئەوەی کە ئێمەی فێری ئەوە کرد کە لەگەڵ هەموو مەزڵومێکی دنیای بین مسلمان بیانە مسلمان بێت نوگرە سەلمان نمونەی غەزەیە جان طبعا پرسیارەکەی جەناب دوو بەشە بەشێکیان ئەوەی کە ئێمە وەکو مسلمان هیچ کێشەیەکمان لەگەڵ نەک جوولەکە هیچ ئەدیانێکی ترانیە لە قورئانە یعنی ئازادی ڕەها دراوە بە ئینسانەکان فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر لە قورئانە لكم دينكم ولي دين لە قورئانە لا إكراه في الدين لە قورئانە تعالوا إلى يا قل يا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم ئەمە کۆمەڵێ نصوصی چەسپاون لە قورئانە کە ئێمە وەکو مسلمان هیچ کێشە و گرفتێکمان لەگەڵ جوولەکە بوون لەگەڵ مەسیحی بوون لەگەڵ زەردەشتی بوون لەگەڵ بوودایی بوونی هیچ کەسێکانیە ئەمە وەکو ئەوەی کە قورئان کێشەی لەگەڵ یا هەیە بریتێ لە زوڵم بریتێ لە داگیرکاری بریتێ لە کوشتنی بەناحەق بریتێ لەو دەریاخوێنی کە هەر کەسێک ئێڕژێ ئەگەر چی مسلمانیش بێت ئێمە کێشەمان لەگەڵ داعشا لەسەر ئەوەیە کە زاڵمە درستە و ئەمە نمونەیەکە بۆ هەموو نمونونەکانی تر ئەمە بەشە لە پرسیارەکە بەشێکی تر لە پرسیارەکە ئەم هاوسۆزیی ئێمەی گەلی کووردە بەرامبەر بە خەڵکی غەزە طبعا مامۆسای بەڕێز ئێمە بۆ هاوکاریکردنی خەڵکی غەزە یان بۆ تەعاتوف لەگەڵ هەر مەزلومێکی ترە پێویستمان بە ئاین نییە ینی تۆ ئیلا دیندار بی ئینجا یارمەتی براکەت بی ئێمە پێویستمان بە بەشەری بوونە پێویستمان بە ئینسانی بوونە قەزیەی غەزە پێشەوەی هەر قەزیەک بێت لە هەر بازنە و چوارچێوەیەکە ئێمە قسەی لەسەرکەین قەزیەکی ئینسانیە بە چ بەڵگەی ئینسانیە بەو بەڵگەی ئینسانیە کە کابرا جاری وایە ڕەنگە مەسیحیەک پارە بنێرێ ڕەنگە جوولەکەی پارە بنێرێ ڕەنگە کابراایکی بودایی پارە بنێرێ ڕەنگە خەڵکێک لەو پەڕی دنیاوە کە ئەستن فڕی بە هیچ شتێکەوە نییە بەڵام یەت ئەگری منجەڵێک ئەگرێ بەدەستەوە لەگەڵ کەوچکە کە ئەیا بە منجەڵەکەیە وەکو تەعاتوفێ بۆ خەڵکی غەزە لەبەرەوە پێویست ناکات تۆ بەس مسلمان بی ئینجا پشگیری لە خەڵکی غەزە بکەی هەر ئەوەندە و بەسە مرۆڤی
اینجا ئەمەوەکو مرۆڤون دواتریش وەکو مسلمانی بوون بەڕاستی ئەوانە خوشک و برای ئێمن ئەوانە لە خوێن و گۆشتی ئێمن ئەوانە خەڵکانێکن لەبەر دینەکەیان و لەبەر ئەوەی کە ناچەمێنەوە بۆ ئەمریکا و بۆ ئیسرائیل وایان لێ ئەکرێ اینجا کوردیش ئەگەر بینەوە سەر پرسیارەکە بۆ مەسەلەن کورد ئەوگە متعاتیفە لەگەڵ خەڵکی غەزەیە لەبەرەوەی ئێمە هەموو ئەو شتێک کە ئەوان بینیویانە ئێمە لەوە کەمترمان نبینیوە بەدەست جوولەکەیەکی خەڵکی عێراقەوە کە سەدامی گۆڕ بە گۆڕ بوو ئەوەی کە بە جوولەکە کرا لەسەر دەستی سەدامیشا بە ئێمە گەلی کورد کرا بە تایبەتی لە مەسەلەی هەڵەبجەیە بە تایبەتی لە مەسەلەی ئەنفالە بە تایبەتی لە مەسەلەی کۆڕەوە بە تایبەتی لە تێکچوون و لە خاپورکردنی 5,000 گوندی ئەم وڵاتەیە و بە تایبەتی تر لە پەرژینەکانی عەرعەر و لە گرتوخانین و سلمان کە ئەوەی ئێستا مناڵی غەزە بەسەریە هەمان ئەو مناڵی ئێمە و کوردی ئێمە لە نوگرە سلمانە بەسەری هاتووەتەوە بەڵام بۆ ئێستا شتەکان ئەوەندە زوو بڵاوە بێتەوە لەبەرەوەی ئێستا کاریگەری میدیا و ئیعلام ئەوەندە زۆرە ساروخەکە بە ئاسمانەوەیە نەیاوە لە عرستۆ لە ماڵەوە ڕاستەوخۆ بە لایڤ ئەی بینی بەڵام لەو سەردەمەیە ئەم ئیعلامە گەورەیە نەبوو ئینتەرنێت نەبوو تۆڕە کۆمەڵایەتەکان نەبوو بۆیە بەشێ لە خەڵک ئەمەی نەئەزانی بەشێ لە خەڵک بۆ بەشەشی کە ئەیزانی بریتی بوو لە حکامی عەرەب يعني ئێمە دوو شتەیە جایکەینەوە خەڵکێکی مسلمان کە وەکو ئێمە دەسەڵاتێکی نییە یعنی گەل و میلەت لەگەڵ حکامە زاڵمەکانە حکامی زاڵم لە هەموو کاتێکە هەر زاڵمن ئەوە تا لە سەردەمی سەدامە میسر چوزانم سووریا هەموو ئەو وڵاتانە دەسەڵاتدارەکانیان خەڵکانێکی عیلمانی و خوانەناس و درڕندە بوون بۆ میلەتەکانی خۆیان لەگەڵیشیا میلەتەکانیان میلەتێکی مسلمانی بێدەسەڵات کراوبوون ئێستا شەروایە یعنی سە خەڵکی میسر نابێت لەسەر سیسی حسابیانکەی سیسی کابراایەکی زاڵمە تاعینە لەلایەن جوولەکە و ئەمریکاوە حتا ئەم شەو یەک هینی کردبوو بووی ئێمە ناتوانین بە تاقی تەنیا معبەری ڕەفەح بکەینەوە لەبەرەوەی بەدەستی ئێمەنی هەر سەراحەتەن وتبووی ڕێک وایە ئەمڕۆژ یعنی هەموو حکامی عەرەب هەر ئەو حکامە زاڵمانن کە وەختی خۆی ئەمریکا و ئیسرائیل داینابوون و میلەتەکانیان هیچیان بەدەست نەبووە بۆیە ئێمە وەکو میلەتی کورد وەکو ئەوەی کە ئازارمان بینیوە کۆڕەومان بینیوە کیمیاییمان بینیوە ئەنفالمان بینیوە متعاتفین چونکە ئەو ئازاری بۆوانەگا هەمان ئازارەکە لە دوێنیا بە ئێمە گەیشتووە ڕێک وەکو خۆی نوگرە سەلمان لە غەزا چێت ئەگەر بڵێم لە 1970 لێگەچن بەڵێ بەڵام غەزە لە جوگرافیایەکی کەمێک فراوانترا بوو نوگرە سەلمان لە جوگرافیایەکی کەمێک داخراوتر و دوور لە کامێراترا بوو ئەگەر بڵین تۆزێ فەرقەکەی لەو ڕۆ ئەوەیە ئەژین وەکو جینۆساید وەکو بێحورمەتکردن بە مافی ژن بە مافی مناڵ بە مافی مرۆڤ بە شێوە گشتەکەی هەمان قسەی دووبارە ئەبێتەوە و هەمان تراژیدیا بەسەر هەر میلەتێکا بێ یعنی من باوەڕێ بێ زۆر جاری ترم قسم کردو مامۆسای بەڕێز خوا شاهیدە خەڵکی غەزە مسلمانیش نەبن حتا عنی گاش بپەرستن مانگاش بپەرستن هەرچێ بپەرستن ئەو عەتفەی کە ئێستا بۆ خەڵکی غەزەم هەیە ئەگەر ئەوەش من هەمان عەتفم بۆیان ئەبێ بۆ چونکە من لە ڕوانگە ئینسانێکەوە بۆ بابەتەکە ئەڕوانم نەک لە ڕوانگە دینێکە و ڕوانگە ئایدۆلۆژیاکەەوە نەخێر بەڵێ هەمان تراژیدایە هەمان جینۆسایدە هەمان هۆڵۆکۆستە هەمان کۆمەڵکوژیە کە بەسەر ئێمە هاو هەمان شتە بەسەر ئەوانیشایە بەڵام جوگرافیاکان فەرقی هەیە زەمانەکان فەرقی هەیە و سنوورەکان فەرقی هەیە ئەژین وەکو ئەخلاقی درڕندەبوون هەمان ئەخلاقی درڕندەبوونی ئینسانەکانە دایکیشمە گەڕایەوە خوا ئەفریقا لەگەڵ مردوانی حازریا فەرموو ڕۆژانی شەممە جوولەکە ئاگریان نەیە کردو نازانم بۆتی ئاگریان نەیە کردو ئەیوە هاتن لە دەوروبەری مزگەوتی جامی ئەو لای ماڵی باوە مفتی شێخ مستەفای مفتی و مامۆستا شێخ جەمیل کە یەگری مامۆستا شێخ کوڕی باوە مفتی بووە کوڕە گەورەی باوە مفتی بووە وەکو یەگری ئەو ئەهاتن لەوێتر خۆڵکمانە کرد و ئەوی باوکو یانی مامۆستا شێخ جەمیل و تێتی تەی بە قەت ڕووگرژ نەکەی لە ڕوویانە ئەمانە میوانی ئێمە ئەمانە ئازیزی ئێمان ڕویان لێ گرژمەکەن چی خواردن هەیە بۆیان دانێن چونکی لە شەمانە ئاگریان ئەترەی و بە زۆر نامانە نان خواردنمانانی ینی تا ئەو ڕێزێ لە جەژنی شا ئەهاتن جەژنە پیرۆزە و دانیشتن نانیشانە خوارد و لەگەڵیشمانە هینیانەکە بەس بە نیسبەتی ئیسەوە کە ئیسا ئەم زوڵمە کە ڕوو ئەمە زوڵمێکی عالەمیە سەهێنێتی عالەمیەی باوەڕێەوە تەبعاً ئێمەی کورد بەعام هەر چوارپارچەی کوردستان بەعام ئەو زوڵمەی کە ئێمە بینیمانە بە تایبەتی کوردستانی عێراق بە تایبەتی ترن زوڵمی سەدام لە ئەنفالۆ بیگرە تا کیمیایە باران بەڕاستی هەچ کاتێ من ئەو مەزڵومانەی
کە غەزە ئەبینم و ئەزانم ئەو دەقەیە کە کیمیاوی کراوە بەسەر هەڵەبجا چونکی ئێمە خۆمان بینیومانە و چێشتومانە ئەزانین لە کیمیاوەکە بووم ئەزانم مناڵ لەوێ ئەم مرد مناڵی بچوو کورە لە ئەنفالەکە کیمیاوەکە تا حەدێک ئەنفالەکە 1970 بەڕاستی گاڵتی پێ ناکرێ ئەو زوڵمەش هەر زوڵمی حزبی باز هەر لە سەهیۆنیەتەوە هاتووە چونکی مشل ئەفرەق خوا گۆڕ بە گۆڕیکە ئەو حزبی باسی دانا دوو حزبی باسی دانا یەمینی وێساری لە سووریا و لە عێراق هەر ئەو فکرەی جوولەکە بوو کە زوڵمیە کرد جا لە شەرقی ئەوسەتا کوورە بڵم لە عالەمە بەقەدەر کەس هیچ شعبی بەقەی شعبی کوردی و شعبی فەلەستینی مەزلومنی بە تایبەتی ئیسە کە غەزە بەڕاستی غەزە ئەو پەڕی مەزلومن ئەو پەڕی مەزلومن ئەوەی ئیمانێک لە مسقالە زەڕێ ئیما لە دڵیابێ ئەبێت یعنی بەڕاستی بێتاقەت بێ بۆیان ئەگەر دەسەڵاتیشمان نییە یارمەتیان بێت هیچ نەبێت دوعایەکی خێر دوعای خێر خۆ نەگیراوە لای خوای گەورەش لە کونفەیەکونیەکە هەموو شتێک هین ئەکات تر ئیرادەی خوا وایە ئیستا ئەوان مسەیتر من ئینشاءالله ڕۆژێکە بێ هەر وعدی خوایی و پێغەمبەر صلی الله علیه وسلم مژدەشی داوە نابێت جوولەکە لەسەر ئەرزا بمێنێ ئینشاءالله یعنی ئەو زوڵمەی کە لە ئێمەی کورد کرا ئەوەی کە لە هۆکارەکانی ئەوەی کە ئێمە سۆز و عەتف و بەزەییمان زۆرە بۆ هەموو مەزلومێکی دنیا ئەگەر هەر دین و هەر نەتەوە هەر کەسێ بێت بەڵێ خۆ مەسەلە ئەوە نییە یعنی زۆر خیتابی خوای گەورەی یا ئەیوە الناس یعنی بۆ عامی خەڵک نەک مسلمان هەر مسلمان جیاکاتەوە نە مسلمان مەسەلە مسلمان جیاک نەئیسە ئێمە بە عام ڕقمان لە جوولەکە نییە ئەگەر جوولەکەیەک سالم بێت علاقەی بە هیچۆن نەبێ ئەویش حەقی ژیانی هەیە بەڕاستی بەس ئەم شێوەیە کە ئەیبینن یعنی سەیرەکەیت یعنی منا ڕق و تەق بۆ تۆ خەڵک لە برسا ئەمرێت چەنەها شەهیدیان هەیە یعنی بۆ معکەرۆنیەک بۆ کەوچکێک چێشتی معکەرۆنی ڕائەکەن ئەم مناڵانە لە برسان یعنی ئەم ویژدانە لەکوێ نازانم لەکوێ لە ناو وڵاتە عەرەبیەکانە نازانم بۆچی هەموو 24 دەوڵەتی عەرەبی هەیە نازانم چۆن تەحملەکەن چۆن هینیان هەیە هیچیان باوەڕ ناکەم بەقەی کورد عاتفێتیان هەبێ بۆ ئەو شعبی فەلەستینی و بە تایبەتی مسلمانانی غەزە بەڕاستی ئەگەر شتێکتان وە بێ مامۆستا شێخ مستەفا وەڵی هەر خۆشی و سەربەرزی یا ڕەبی خوای گەورە سەربەرستان کا و ئینشاءالله مسلمانانی غەزەش و هەر مسلمانی لە هەر شوێنێک هەیە و کە مەزلومە خوای گەورە سەری خات و ئەو زوڵمەی لەسەر لابا و سەرکەوتنیش بۆیەوە ئینشاءالله کاک شێخ تەها جەنابەت بە بۆنەی حەج و عەمرەوە زۆر ئەچیتە ئەو شوێنە پیرۆزانەوە خەڵکی جیاوازی میلەتانی مسلمانە بینی کورد حورمەتێک کە هەیەی بە دەرەجەی یەکەم و ڕێزێکی گەورەی هەیە الحەمدولله و بگرە تەنانەت شۆڕشەکانی کوردیش ڕێزیان هەیە لە لای میلەتانی دنیا بە تایبەتی میلەتە مسلمانەکان بەهۆی ئەوەی کە ئێمە گەلێکی مسلمانین و تەنانەت سەرکردە و قیادەکانیشمان هەر مەلا و شارەزا و دیندار بوون و بەڕاستی ئەو شانازیە ئەگەڕێتەوە بۆچی ئایا کە ئەڵێن کوردین ئەڵێن ئەمەنەوەی سەلاحەدینن بەڵە لەوێ هەرچی مشکلەیەکت هەبێ گەورەترین کێشە ئەگەر کورد لێ بینێتەوە بەزوو بڵێنەوەی سەلاحەدینم یەکسەر کێشەکەی حل بۆ لە سعودی یعنی ئەو گەورەترین مخالەفە ئەکا ئەگەر کابرایەکی ئێرانی کابرایەکی مەزەبێکی شیعەبی کە یعنی بڕوا ناکەم بە ساڵیش لێ ناپرسنەوە لە سجنە ئەم نەک بگرە سجنشی ناکەن بگرە ڕێز و احترامیەگرن تۆ چی دەڵێ من کوردم ئەحفات سەلاحەدین هەر بە هەموو بە فەرمانبەرەکانیانەوە بە شوڕتەکانیانەوە بە خەڵکەکەیەوە دەسەخاتە سەر سەریاڵەمە قەرزاری ئێوەین یعنی ئێمە تخوا گوناح نییە ئێشێکی وەکو سەلاحەدین ئەو پێشاوە بە ڕێزانە ئێمە نرخی نازانین بێگانەیە گەیزانێ مەسیحیە گەیزانیە کابرایەکی حەقناسی ئەوروپی ئیزانێ سەلاحەدین شەیە وەک میلەتانی غێر عەرەب ئەندەنووسی ئەفغانی هیندی ئەمانە تۆ بینیوتن هەمان ڕێزی گەلی کوردەگرن و کوردیان خۆشەوێت بگرە زۆر زۆر زیاتر ئەوان لەبەر ئەوەی کە لە مەسەبەکەی ئەوانەوە نزیکەکەم هەمومان مەزەبی سونی ئەوان زۆر ڕێزی کوردەگرن ئەوانەی کە لەوێن کە قسەیان لەگەڵاکی کاڵی من لە منتیقەیەکم لە شیمالی عێراقم یان لە کوردستانم یان ئەحفاد سەلاحەدین یەکسەر ئەو هەموو دەرگایەکی خۆشیت بۆ کاتەوە زۆر زۆر خۆش و دڵخۆشە بەرامبەر بە تۆ ئەم
تاقیکردنەوە یەک لە دوای یەکانە کە میلەتەکەی ئێمە منەمەوێت لەم بەرنامە کاک شەغڵا زیاتر خەڵ بخەمە سەرەوە کە میلەتێکی زۆر پاک و جوانمان هەیە بەڕاستی، ینی کوردبوون شانازیە بۆ ئێمە، فەخرە بۆ ئێمە میلەتێکین بە درێژایی مێژووی 100 ساڵ بەلایکەمەوە لە ڕابردووە چاوسێنراوینێتەوە، زوڵممان لێکراوە. الحەمدولایە ئێستا ئازادیەکمان هەیە. بەو وەزعەشەوە ئێمە هەر خۆشحاڵین بەوەی کە بەڕاستی دڵسۆزی و خۆشەویستی و محەبەتی ناو میلەتەکەمان لە هەموو شتێک گرنگترە. چۆن بۆ دەرەوە هەمانە بۆ ناو خۆی خۆشمان زۆر پێویستمان بەو یەکبوون و یەک ریزی و یەک دڵیە هەیە تاوەکو ئەم میلەتەمان هەڵسێتەوە سەر پێی خۆی. خوازای جەنابەت باتەوە بۆ مۆزوعە، بەڵام نمونەیەکی زۆر من تێبینیم کردووە. کورد وەکو مرۆڤێک وایە کە بە هەموو شتێکی تەواوە جلێکی تەسکی بۆ هێنن بە هەموو شێوە لەبەر یەکەن یان جلەکە ئەدڕێ یاخود بە لەژەشیان ناچێ. ئەم فکرە بۆ گەنانش هەر وەکو ئەو جلە تسکە وایە، یعنی حەزەکی دەجار لەبەری کە بە هەموو شێوەیەک بەسەریات بچەسپێنە بۆ بەریان ناچێت، چون کورد موسڵمانە و تەواو هیچ مەزهبێکی قوبڵ نەکردووە، تەواو یعنی هەر شتێکی بۆ دابنێ هەر فەشە لێ هێنێ. دڵنیام ئەوە باحیسە گەورەکان بیریان لەوە کردوێتەوە. حەزەکەم ئەو پرسیارە بکەمە کۆتا پرسیار لە کاک شەغڵا کە ئایا نوگرە سەلمان ئەوەی بەسەر کووردا هات لە ئەنفالە لە غەزا ئەچێت؟ زۆر لە یەکەچن، زۆر وازانم جیاوازێکی زۆر کەمیان هەیە، بەزی شائەڵڵا نەسەد بە هەر بۆ موسڵمانە ئەگەر ئینسانیش تەمەەن هەرە ڕوا و ئەمرین، بەڵام ئەو دنیامان بە خۆشی بیبینە سەر ئەمەش مەسئولین بەرامبەر بە یەکشی ئەم مووقیفەی کە ئێستا ڕوویاوە لە ڕۆژی خەمەتا لێمانە پرسێتەوە. نەی کە شیوەنی کرد هەرگیز لە حەسرەت و شیوەن و نیشتیمان و جودایی ئەو پرسیار مەکە. هیچ کانی و دارەبن و بندەون و قۆپی و چیایشی کوردستان نییە لە شیوەنی نەی حاڵی نەبێ. هیچ گۆڕستانێکی کوردستان نییە ئاشنایی دەردی هەڵبژاردەکەی ناو قامیشەڵان نەبێت. نەی هەرگیز لە دەست و پەنجەی زەحمەت کێش و جوتیار و شوانی کورد دوور نییە. هەتا هەبین چیرۆکە تراژیدیەکانی ئەنفالی گەرمیان و بەرزان، هەڵەبجە و مەینەتیەکانی تۆبزاوە، 200,000 زیندە بە چاڵی مەزلومی کورد و سەدانی تر بێ شیوەنی نەی ناکەین. نەیهی ئێمەیە و ئەمیشمان لێ ئەنفال مەکەن. هەرگیز جەلاد مەخەنە سەر پێی خۆی و بڕوات. درێژی شەو پیشانی نەخۆشێکی ئازار چەشت و مەدەن. وێنەی وێرانبوونی شار و گوندیش نزیکی مخەزڕەمێکی ئەم کوردستانە مەخەن. چون ژیرەکانی نیشتیمان حاڵی ئازار چەشتوانن بۆ هەموو ئازارێکی مرۆڤایەتی کەمەربەستون، لە هەموو زوڵم و کوشتنێک ئەمان کرژ بوون. هیچ وێنەیەک لە ئەلبومی وێنە تراژیدیەکانی خۆتان مەفرۆشن، هیچ بچووکی و کەمیەک بە ئازارەکانی خۆتان ڕەوا مەبینن. دۆستی هەموو مەزلومانی دنیا و دوژمنی داگیرکەرانی نیشتیمان بن. هەرگیز هیچ کەس بۆ حاڵی ڕابردوو ئێستا و داهاتووتان لە خودی خۆتان بۆ خۆتان حاڵی تر و حاڵگرتووتر و پەرۆشتر نین و نابن. دۆستی داهاتوویەکی گەش بن، پەرش و بڵاو و بابردوو مەبن. ماوەسا من ئەوە زۆر پرسیارە لای من، یعنی ئیسا حتا لەناو ئیسرائیلیشا خەڵکی بە وجدان هەیە، لەناو جوولەکە ئەو هەموو جوولەکە لە ڕۆژاوە سیرگی مزاهراکەن و دیفاع لە خەڵکی مەزلومی غەزاکەن. بەس لە ئەو عەرەبە دەسەڵاتدارانی عێراقا یەک زەلامان نەبینی وجدانی هەبێت، وجدانی بجوڵێ لەناو ئەو زابط و پلەدارانەی کە ئێوە بینیتان، ئەو سەربازانەیە، ئەو ئیستیخبارات و شۆرتانەی کە لەوێ تعزیبی ئێوەیانەدا، کەستان هەست پێ کرد تۆزێک وجدانی هەبێت؟ وڵایی ئەو نوگرە سلمانی یەک کەسی تیانە بوو کە هەر ئینسانیەتی تیا بێت، چونکە لە کاتی سەرەمەرگا زاڵمانە. بەڵێ لە کاتی سەرەمەرگا چەند کەس ڕۆشتۆ بۆ ناو پۆلیسەکان کەوتێتی پەرداخی ئاوەمبەرێ، برایەکم هەیە باوکم گیانەدا تۆزی ئاوەمبەری ئاوی سار بابی بم، توتی ئەوە سەگن، سەگیش قیمەتی تۆپن، تۆزێکتر هەمووتانە تۆپنیتر بۆچی
خۆتان عزیێتە دەن هەر بەم نەسە ئەرە وڵایانەوە تۆپن هەمووتانە تۆپن عنی ڕێز و بەزەی و ئەوە لەلای ئەوان حچی نەبوو یعنی سفر بوو حچ ڕێز و حرمەتێکیان نەبوو ماوەسا بەو نەهامەتی کە ئێوە هەتان بوو جەنابەت دەرچووی کۆلیژی شەریعە و فەقێتی تەواو کردبوو و یعنی مامۆسا بوویت ئەو کاتەکە گیراوی جەنابەت هەرچەند تەمەنت گەنج بۆ ئەو کاتە زۆر گەنج بوویت یان ئەتوانین بڵین لە ئەخیری بیستەکانە 24 ساڵا بووی بەڵام لەو کاتەشا جەنابتان لەوێ هەڵتانەیە کە نوێژەکانتان نوێژتانە کرد خەڵک نوێژیە کرد عیبادەتەکانیانە کرد ینی ئاو هەبوو دەست نوێژ بگرن وڵی ئاو زۆر زەحمەت بوو زۆربەی خەڵک نیەتوانی نوێژ بکات نوێژیان نەکرد بەڵام ئێمە الحەمدوللا نوێژمانەکرد ئیتر هەرچۆنی وایە یەک بە پەرداخی ئاو دەست نوێژمانەگرت تۆ زیاتراوە ئەم دە بە بچووکەکان کە ئاوی پێخورێتەوە بۆ ئیتر ئینسان ناچار بوو دەست نوێژ بگرێ وەختی ئێوەیان نەبینی ئەم زاڵمەکان کە ئێوە نوێژەکەن هەر هیچ هەست و بەزەییان نەبوونەوە نەوەڵی لە نوێژی شەبوایلیان نەدای ئەرەوەڵە علاقیان نەوەسەرەوە بەڵێ ماوەسا چیتان ماوە لەسەر ئەم بابەتە چەند مانگ لە نوگرە سەلمان بوون ئێوە چەندێمانەوە تقریبا 4 مانگ زیاتر بوو لە نوگرە سەلمان بووین بەس گەرمیانەکان زیاترمانەوە بەڵێ ئەوان هەر ئەوە ئەخیریان بوو وەکو تر ئەوە کۆتایەکەیان بۆ گەنجشتەکانی هیچی نەمابوو هەر بناڵ ئەوەی کە کەڵکی نەمابوو مابوو لەلایەن دوایەوە کە ئێمە عەفواتیش درا شتێکی تریش کە عەرزەکەم ئەم عەفواتە درا بە پارە خەڵکیان بەرەدا بەڵێ پارە و بدایە شەمخێکی ناو بوو کابرایەکی ئیستیخبارات بوو پارە و بدایە بوو کابرایە ئەویش نایە نووسیت و لە وەجبەیەکە ئەیناردی ناوی شەمخی بوو بڵێ ناردی بۆ نوگرە سەلمان لە نوگرە سەلمانیش یەک هەفتەدایە ناحێبوو نوگرە سەلمان قەزا بوو قەزایە لەمای قەزایان نوگرە بەڵێ قەزایە جا ئەیان بردی بۆ سەماوە بەڵێ لە نوگرە سەلمان و ئەیان بردی بۆ سەماوە لە سەماوە یەک هەفتەدایان نای خواردنیان کەم کەم ئەدا پێ لەبەرەوە ڕێخۆڵەکانە بکرێتەوە ئیتر بڕۆی تۆ ئازادی بتوانی نان بخۆی لەو کاتێشە کە ئێمە عەفوا درا بوو کە ئێمە بەر ئەبووی لە سەماوە تعزیبی خەڵکیانەدا لە سەعات دوی شەوا خەڵکیان کۆ کردەوە کێ نەخۆشە ئیتری وا بوو فەقیرەوەی من نەخۆشم ئەیان و ئادەی زەحفێکیان پێ کرد گاڵتیان پێ کرد فیکیان لێ کرد گاڵتیان پێکردین تر جاری وا بوو سەعات دوی شەو سەعات سێ شەو سەعات 12 شەو خەڵکیان کۆ کردەوە بۆی کە گاڵتە بە خەڵک لەوێشەوە کە هێشتا هەر لەویشە نەبوو لەوێشەوە کە ناردی هێناینانەوە بۆ هەیدانێ کەرکووک لە تۆپزاوە خستیان ناو قاعەیەکی گەورە بەڵام دوای مەغریبێکی درەنگ بوو لەبەرەوەی کە تۆپزاوەش خەڵکێکی زۆر سجل بوو لەوێ ئەوەی کە ئێمە بینیمان خەڵکی منتیقی خۆشمان نەبوون ئافرەتیان پشتێنی لە پشتا بوو کوڕی گەنج هەمووی بە بیجامەوە بیجامەی لە پیا بوو گەنج بوون ڕیشیان هاتبوو هەمویان بەڵێ لە تۆپزاوە لە سجنەکان نبوون بەڵام تنیانێڵا کەس سیر بکە ئەوەی ئێمە بە دزیەوە سیرمانە کرد خستیان قاعەیەک و لە قاعەکە وتیان لەم قاعابن کەس زۆی نییە جم و جۆڵ کاس وەختێک شەکە عەفواتەوە بەریشە ئەگەر بە ڕێکوپێکیش نەڕۆشتایە قاعەکە زرمەیان لێڵەساندی هەر بە ڕێکوپێکی نەڕۆشتایە بەدڵی ئەوان نەبووایە لە قاعەکەشە سەعات نۆتیان کێ دەسەگەینێ بە ئەو بێن 6 و 7 خەڵکیان یان بڕن دەست بێن دەستگەیان بە ئەوکەشە و لە دەرگاکەی قاعەکە ڕۆشت ئەو دی و ئەوان یەکسەر دانیشتایەتر ئافرەت بوو پیا بوو کابرا خۆی خاڵی کردات خراپاتایە دەرون نابوو سەیری هیچ کەو کردایە یعنی پیاوژن ئەوە نەبوو احترام بۆ هی پیاوان وی ژنان جیانەوەڵە هەر 6 و 7 ئافرەت و پیا و هەمویان خستە دەرەوە دەست بێنە بە ئەو دەستگیان باوکەشەوە ولا دەستەگەیان باواتی تەژورە جا کە لەوێ کوڕێکی گەنجمان لەگەڵا بوو ئاوا هەڵسا بۆ سەیری ئاوا سەری پێشی خۆی کرد زرمیان لێڵسان فەقیرە زۆریان لێدا هاتوو هەر ئەو لێدانی خوارد لەناو ئێمە لەوێ لەسەرەوەی کە سەیری ئەم لاولای کرد کاتێککە هاتیژینەوە بۆ سلێمانی لە سلێمانیش هەر بەریان نەداین هێنایەن ساحی یاریکردنەکە نازانم چی پێڵێن مەلعەبە لە مەلعەبە لەوێ لە مەلعەبەکە کۆمەڵ ماڵ سەریان خست بە سیارە بەرەو بەرحوشتر هەولێر بەڵێ ئەرۆڵا بەرە ئەوەوە جا ئەوەی کە شتێکی تر زۆر عەجیب بوو کە ئینسان کە لەکوێ شتێکی مهم کە عەرزەکەم ئینسان خوا چ خاکی کرد بە نسیب ئیلا ئەبێ بڕا بۆ ئەوێ پیاوێکی ڕیسپیمان لەگەڵا بوو لە سلێمانی کە لە قاوارەکەی سلێمانی ئەمنەکان پیانوتیان خاڵۆگیان تۆ بڕۆ بۆ ماڵەوە ئازاد بە لەم دەرگا و بڕۆ بۆ ماڵەوە بڕۆ بۆ سلێمانی مەیە لەگەڵمانە وتی ئەتانەوە ئەو خەڵکە تەعویز زۆر گرێت و من تەعویز زۆر لەگرم سەرکەوت یەکەم کەس کە مرد ئەو پیاوە بوو حەمەپیریان پێوت خەڵکی هەڵەبجە بوو بۆ لە نوگرە سەلمان یەکەم کەس لە نوگرە سەلمان مرد ئەو حەمەپیرە بوو ئەو وەفاتی بەڵێ ئەرەوەڵە
ماوسە کاتێکە لێرەشەوە بران خەڵک برا بۆ هەولێر بڵێ بۆ بەرحشترەوە بزانم بڵێ بڵێ بەڵێ تاوانەوە مووقفی هەڵوێستی گەورە و جوانی خەڵکی شاری هەولێر بەڕاستی قەت لەبیر ناچێت هەڵەبجە بیری ناچێت خەڵکی هەڵەبجە نابێ بیری بچێ بەڕاستیکە هەڵوێستی زۆر جوانیان هەبوو لە شاری هەولێرە بەڵام جەنابەت چی ترێ بینی حەزەکەی باسی بکەیت بۆ ژوو کە دوشتی بڵێ دڕندەیی بەعەس نابێنەوەکانمان بیریان بچێت بڵێ بڵێ نابێ قەت ئەمە لە بەرچا ماوەسا من زۆر جار ئەم لە هەڵەبجە لە سەرەتای هەڵەبجە نووسرا بوو هاتنی بەعسیەکان بۆ شاری هەڵەبجە قەدەخەیە گەشتێکی بەڕاستی جێ خۆی بوو هەرچەنەوە نەکرا و ئێستا کوردستانیش پڕ بوو لە خەڵکێک لەو جۆرانە کە بەڕاستی تعزیبی ئەمیاننا ئەوانەی کە ئەو کاریان کرد لە کوردستانە ئەژین لە ئوردونە ئەژین لە وڵاتانی ترە ئەژین ینی میلەتی کورد میلەتێکی متەسامیح و نەرمونیانە ئەنا بە هیچ جۆرە قوبوڵی ئەوەی ناکرد کە ئەمانە بێنە خاکی کوردستانە بەڕاستی بەڵام بۆ کووتمان ئەسەفەکە ئەوەیە کە ڕۆژە لە ڕۆژان ئەمانە ئەوەنە بیویژدانن دەسەڵاتیان هەبێ بشنەوە سەر حکم هیچ مانیعێنیە دەیان جارەوە خراپتر لەوەی ئەنفال و هەڵەبجە بەرامبەر بە میلەتە بکەن کە لە کاتێکە ئەم میلەتە ئەو پەڕیسۆز و بەزەیی هەبوو بۆ دوژمنەکانیشی وڵات دوشتی مهمە بوو کە عەرزم نەکردیە تا ئێستا یەکیان پیاوێکمان لەگەڵا بوو سۆفی ئەمینیان پێوت خەڵکی هەڵەبجە بوو پیاوێکی هەتا بڵێ ئیمانداری خواناس بوو 5,000 دیناری پێبوو لەوێ 5,000 دینار 5,000 ئەو کاتە 5,000 ئەو کاتەی تر چاکترین خانوویەکرد لە سلێمانی جا 5,000ەکەی پێبوو لەناو خەڵکەکە گەڕاوەتی کێ پارەی پێویستە پارەی ئەدەبێ 50 دینار و 100 دینار یەدا بە خەڵک وتی هەر کەسێ ڕۆیشتینە دەر لە سجن بووی بماتۆ نێشی بوو گردنی ئازادی 5,000ەکەی تەوزیع کرد لەناو خەڵکە ئەمە زۆر مهم بوو لەلام کە عەرز بکەم یەکێکی تریش لە تەواریەکە کە کاتێک کە خەڵکیان بارە کرد ئافرەتێک کە خەڵکی هەڵەبجە بوو شتی مناڵی وردی لەگەڵاوە مناڵی بچکۆلانە بچووکی لەگەڵا بوو شتی کۆ کردو بەتانی و شیر و شتی کۆ کردو ئەم لێ یەک شەقازرەی لێدا شەقازرەیەکی لێدا ئەویش هەر ڕێک هەڵساوە و ڕووی کردە ئەمنەکە یەک تفیکرد ناوچاوی فیکرد ناوچاوی ئەمنەکە سەری داخست و ڕۆی شەبلا ئەوە جوڵەی نەکرد جوڵە کاورە جا لە ڕاستە ئەگەر ئینسان بە وردی سەیری ئەم نوگرە سەلمانە بکە ئەوەی کە ڕوویاوە لە نوگرە سەلمان کە کابرا ئاوی بۆ بێن ئاوەکە ئەوەنە یعنی بە بێویژدان من ئاوەکە بخوارڕی خۆڵەکانی بتەقێوەکو ئەهلی ژەهر بێت ژەهر بێ لەگەڵ غەزا فەرقی چی بێ وڵا غەزە باشە ئیسا خەڵک یارمەتیەدا ئێمە لە نوگرە سەلمان کەس یارمەتی نێداین هەر سەمونە نوشکەکە پیسەکە بوو مشک نەڕۆشتا بەسەریان نیانەدا بە خەڵک ئەتر خەڵکی غەزە لەخوا بەزیابێ ئیسا کە مسلمانان یارمەتیان بەڵێ مسلمانان دوایش لە شوێنێکان کە ئەیانەوێت دیفاع لە قیبلەی یەکەم بکەن موهیمەکەوەیە بەڵام ئێمە نێشمان توانی دیفاع لە خۆشمان بکەین لێوە ڕاستە یعنی هیچ مقاومەتێکتان نەبوو ماوەسا کەس هەبوو هەڵبگەڕێتەوە لە حەجاج یان بەرامبەری وێرا قسە بکە جا یەکێ لەو شتانە پیاوی هەبوو لە هەڵەبجا لە بازارڕە هەر کەسێکی پێ گەشت زمەی لێوەسەند ئاسایەکی پێ بوو لەگەڵ ئێمە بوو لە سجن پیانوتیان ئەرێ باشە تۆ فلانە کەس لە هەڵەبجە زەلام نەمۆداری تۆ نەخوا بۆ لێگردان لە یەکێ نادەی وتی لێرە حەجاجی لێ حەجاج یعنی ئەو نوگرە سەلمانە شێتیشی عاقڵ کردبوونە وێرە جوڵە بکە وەڵای ئەو شێتە لە ژوورەکەی ئێمە بوو جوڵەی نەکرد جوڵە کە لێرە بە ذاتی خوا بۆ بازار بۆ شتایە ترسایلی ینی ئەوە عەجیب بوو ماوەسا تۆ لە ژیانی خۆتا بڵین ئەم بەسەر هاتانەی خۆتان حمدا پیاوێکی نووسەر و ماوەسایەکی نووسەریت ئەم بەسەر هاتت بە درێژی نەنووسیوەتەوە بۆ ئەوەی خەڵک ون نەبێ لە بەڕاستی ئەم کارەساتە هەموو کەسێ ئەم کارەساتی بینیەوە هەرچەند شاهیدەکان بەداخەوە زۆربەی وەفاتی کردووە و زۆربیان نەماون چکەوە 30 ساڵی بەسەر ڕۆژەوە دوو باسم نووسیوە لە پەیڕەوە ئەوە دیمەنێک لە دۆزە زۆر درێژ نییە زۆر دیمەنێک لە دۆزە خەمە دوو بەڵێ لە گۆڤاران نووسیمە کە خەڵک زۆر ئیسفادەی لێکرد لە ڕاستیە بەڵێ ماوەسەکیان جەنابتان ئامۆژگاریتان چی ینی هەڵسەنگاندنی ئێوە بۆ ئەم وەزعا کە میلەتەکەمان میلەتێکیەوە باشە بەڕاستی ئایا وا هەست ناکەیت کە ئەو مەینەتی و کارەساتانی بەسەر ئێمە هاتوو وای کردو ئەم میلەتەمان بەڕەحم بێ بەرامبەر هەر کەسێ لەسەر ئەرزە کەوا زوڵمی لێ بکرێت کەوا برسی بکرێت کەوا تینوو بکرێت چونکە ئەم چۆسانەوە خۆی بینیوێتی لەبەرەوە زۆر بەڕەحمە الحەمدوللا کە ئەو میلەتە ئێستا یارمەتی غەزادا لە ڕاستیە ئەم شتانە زۆر تەسیری کردوێتە سەر خەڵک
کە خەڵکی بەتایبەتی خەڵکی هەڵەبجە کە نەبوویشە لە ڕاستە بەڵێ کە لە کاتێکا کە یەزیدیەکان لە ناڕەحەتیا بوون خەڵکی هەڵەبجە بە لێشاو شتیان بۆ بردن ڕاست کە دینیشمانەیەکی نییە لە وای. ڕاستە دیساش کە غەزە لەم کاتا کە خەڵک معاشیشی وەرنەگرتۆ پارەی نییە هیوا بۆ لەوانەیە قەرزی کردبێت و پارەی نردبێت بۆ ئەوی کە ئەو خەڵکی غەزە وەکو ئێمان لێنێ ناڕەحەت بن و ڕزگاریان بێت لە ڕاحەتی ڕاستە یعنی لە ڕاستە خەڵک دەرزی وەرگرتۆلەوە کە ئیسپاتیشان کردو خەڵکی کوردی وڵاتی خۆمان کە مسلمان ئیماندارن بە بەزەین بەرامبەر بۆ کەسانی کە زوڵمیان لێت بەڵێ خۆمان زانیمانەکە بەڵێ خۆزگەماوەسە من پێشنیارێکم هەیە کە لەم بەرنامە جوانە و لەم کەناڵەوە کە بیگەێنین بە خەڵکی کوردستان ئەوانی کە وەکو جنابتان ئەم بەسەرهاتانی ئەنفال بە تایبەتی نوگرە سەلمانیان بینیوە هەڵەبجیان بینیوە هەموو کەسێ لە ئاسی خۆی توانێ تۆماری بکات بە دەنگ یاخود بینوسێتەوە یا بە یەکێ بڵێ کاکە با بینوسین ئەمە بکرێت بە چەندەها پرۆژەی کتێبی گەورە گەورە و چاک بە زمانە جیاوازەکان بڵاو بکرێتەوە چەند خۆش بێمە کتێبێکمان هەبێت نووسراوێکی باشمان هەبێت دیکۆمنتاری کە وەسائقی ئەنفال و هەڵەبجە و زوڵمێک کە بەعس کردوێتی بەرامبەر بە کورد پێمان بواە ئەو منەظەمە خێرخوازانەی کە ئەچن خواردنە بن بۆ غەزە لەگەڵ خواردنەکەی شام کتێبانیشان ببردایە بۆ عەرەبەکان بڵێن کاکە سەدامێک کە زۆرێک لە خەڵکی عەرەب ئێستش پشگیریەکات ئەم پیاوە بووکەوە ناتانیاهوی ئێمە بریتی بوو لەم کەسە کە ئەمەی بەرامبەر بە ئێمەی میلەتی کوردی مەزڵومی بێچەک کرد و ئێمەی ئەنفال کرد لەبەرەوە چەندجی خۆیەتی بەڕاستی ئێمە بتوانین زمان حاڵی زوڵمەکانی خۆمان بین کە لێمان کراوە بۆ میلەتانی مسلمانی عەرەب و غەیرە عەرەب تا بڵای بکەینەوە کە ئێمە چیمان بەسەر هاتووە ڕاستە فەرمی بەڵام ئێمە کە لە ساڵەکانی 92 ئازادین بەناو ئازادین لەو کاتۆ خەڵک لە میحنەت و ناڕەحەتیایە ساڵێ نەبوو خەڵک بە ئیساحەت بژی لە خۆشییا بژی هەتا بیر لەوە کاتۆ کە کابرا لە نوگرە سەلمانە گیرا بێت چی بنووسێت ینی نووسیش کە ئێمە نووسیمانە من ئەگەر ئەو پەیڕەوە نەبایە ئەو مۆزوع هەر بڵاو نەکراوە چونکە ئینسان خۆی پارەی نەبێت و دەسەڵاتێکی نەبێت هیچ ناتوانێت بکە خەڵک بۆی ناکە موسیبەتەکە لەوایە ئێمەش کە لەم وڵاتە ژیاوین ئەوەی دەسەڵاتینەوە بێ ناتوانێشت بڵاوکاتەوە چونکە ئەوەنە میحنەت و ناڕەحەتی هەیە فریای شتەکانی خۆی ناکەی نەوەکو فریایەوە کە شتێک بڵاوکاتەوە خەڵکی ئیسفادی ماوسەگیان ئەمە دەستخۆشیمانێ بۆ جنابەت و پێمان خۆش بۆم بەرنمەیە بتوانین هاوسەنگی بپارێزین و هاوسەنگی ڕابگرین لە بینەوەی کە بەڵێ خەڵکی غەزە مەزڵومن و پێویستیان بۆیە و حەقیشەکە مسلمانان و ئێمەی کوردیش یارمەتیان بۆ بنێرین کۆمەکیان بکەین کە سوپاس بۆ خەڵە کوردستان شاوەکرا و هیچ ڕێگریەکیش لە بەردەم ڕێکخراوە خێرخوازیەکانە نەبوو بۆ ئەوی کە ئەو خێرانە بگەینێتە غەزە لە کاتێکە کە ڕەنگە وڵاتە عەرەبیەکانەوە حڕێت و ئازادیان نەبێ بەڕاستیەوەی ئەوە بگەێنن بە غەزەکە گەری خۆیانەوە لە زمانی خۆیشانن بەڵام لە هەمان کاتیشا ئەوەشمان بیر نەچێکە ئێمە هەمیشە لەسەر پێبین بۆ ئەوەی کە ئەم مەسلەی خۆمان مەسلەی کوردی خۆمان و مەسلەی ئەنفال و کیمیاباران بەڕاستی تەرجەمە بکەین بۆ زمان حاڵێکە خەڵکی دنیا لی تێبگا و ببێتە شتێک کە بەڕاستی ئەم وڵاتەشمان ئازادی زیاتر و سربەخۆیی بەدەستبێنێ لە نەتیجەی ئەو زوڵمانی کەلی کراوە و ڕەنگە لە داهاتویشە هەماش دروست بێتەوە بۆ میلەتی کوردمان ئەگەر قەوارە و دەسەڵاتی خۆی نەمێنێ خوا پەنابە ڕاستە وەڵی خۆشتێکی ئیسا کە ئەم یارمەتیە دراوە بە خەڵکی غەزە واجبێکی شەرعی بوو لەسەر مسلمانن ئەگەر کورد ئاوا یارمەتی نەدایە هەمومان گونابارە بووین ڕاست ئیتر بە تایبەتی خەڵک وڵاتە عەرەبیەکان کە ئەوانەی کە خۆیان بە وەلی ئەمری مسلمانان نەزانن و کە هیچ ناکەن کە دیفاع لە جوولەکەکەن لە مسلمان ناکەن ئەوانە زۆر تاوانبارن بەڵام ئێمەش کە خۆمان بە مسلمان نەزانین مسلمان هەموو یەک و جەستەیە وایە هەرکی و ئازاری هەبێ ئەبێ ئازار بە خۆت بگەێنی ئێمەش کە غەزە بە جەستەی خۆمە بە پارچەی لە غەزەی ئەندامی خۆمان نەزانین بۆیە خەڵک لێرەوە هاواری لیاڵساوە و یارمەتی ئەنێری ئەنان یارمەتی نێنات یعنی لەبەر دینی ئیسلام نەبایە لەبەر سۆز و ڕەحم و بەزەیی نەبایە لەبەر ئینسانیەت نەبایە شتیوای نەکرد بەڵام ئێمە کە ئیسپاتی کردو گەلی کورد کە نەوەی سەلاحەدینە مسلمانە ئیماندارە بەڵام وڵاتە عەرەبیەکان کە خۆیان بە خەلیفەی مسلمانان نەزانن بەڕاستی خەلیفەی مسلمان نین خەلیفەی سەهیۆنین یعنی لە ڕاستیە کە ئەگەر بەرنامەی خواییان بواە ئەیانتوانی هەرچۆنێکیان کردایە ئەوە خەڵکی غەزە لە برسان نەمردایە بەڵام نیان کرد مەعەلەسە ماوەسەر لە کۆتاییە من حەزەکەم ئەوەش بە جەنابە بڵێم کە میلەتی کورد میلەتی ڕۆژهەڵاتی کوردستانی خۆمان کوردستانی ئێران و کوردستانی عێراق میلەتێکی خێرۆمەنە هەتا ئێمە لە کۆچوڕەوەکەی 1990 و هەروەها لە 1970 چاکە خەڵکی هەڵەبجە و کوردستان بڵین چونە ئەودی و
خەڵکی کوردستانی ئێران یا ڕۆژهەڵات زۆر بەدەم خەڵکەوە بوون، زۆر خێرۆمەند بوون و ئێستش تەنانەت یعنی خەڵکی ئەوێ یارمەتی خەڵکی غەزە ئەدەن بەو هەژاری و کەمدەستی کە خۆیان هیانە. لەبەرەوە میلەتەکەمان میلەتێکە بەڕاستی جێ شانازی کە ئێمە کوردین و مسلمانین و هاوکاری هەموو ئینسانێکی لێ قۆماوەکەین لەسەر ئەرزا چه دینێکی هەبێت هەر شتێکی هەبێت و هەر مەزهب و هەر ڕێڕێوێکی هەبێت ئێمە بە شەرتی زوڵمی لێ بکرێت پێمان خۆشە یارمەتی بین. ئەم ڕۆحی یارمەتیە چەندێ ضرورە بمێنێتەوە و چەند دڵخۆشی جنابەت بەو هاوکارانی کە خەڵک لە کوردستانە بۆ خەڵکی غەزەی کۆ کردوێتەوە. وڵی ئەمە یعنی ئیسا کە ئێمە ئیسپاتی کردو ئەم شتانە کە ئەم یارمەتی و هاوکاری ئیسپاتی کردو کە گەلی کورد مسلمانە و شتێکی تیژ ئیسپاتی کردووە کە گەلی کورد مسلمانە ئەگەر لە مسلمانەتی و لەنەوەی سەلاحەدینی نەترسانایە کوردیان ناکرد بە چوار پارچەوە لەبەرەوە کە هەر پارچەیەک و لە شوێنێک بێت و ئاگایان لە خۆیان نەبێت بیدەن هەریەکیان و بدەن بەدەستی زاڵمێک و کاتاوەکو و هەتا ماوەی جەردەستە بن. لە ڕاستیە ئینسان کابینەیە کە یارمەتی ئەڕوا بۆ غەزە یعنی دڵی ئینسان ئاسوودە بێت ئیتر لەوە ناترسێت کە خوا محاسەبی بکات لەسەر یەکێکی خەڵکی غەزە بمرێ لە برسا و تۆ لێرە خۆ بە مسلمان بزانین برنج بخۆی نانی چاک بخۆی خواردنێ بخۆی کە ئەوان هەر نیانە. یعنی لە ڕاستیە ئینسان ئاسوودە بێ بۆی کەوا خەڵکی غەزە کە ئەمڕۆ لەلایەنی کوردەوە یارمەتیکی چاکیان ئەدرێت و پیان گەیشتووە و ئیسیفادەیان لێ کردووە. ماوەسە ئەم کۆمەکیانە لە ڕووی شەرعەوە لە ڕووی شەریعەتەوە لە ڕووی معنەویاتی ینی ڕۆحی ئیسلامەوە چەند پارێزگاری لە ئێمەشەکە ینی سە بۆ نمونە الحەمدوللا میلەتە ینی ئەو کۆمەکیە بەڕاستی شتێکی زۆر سەرسوڕهێنە دەکە کردیان ینی لەم 2-3 هەفتەیە و هەموو چین و توێژەکان بەشدار بوو هەمووشی لەبەرخوا تۆ خێرێکەکەی ئەو خێرێکە کەس نایناسێ هیچی دەست ناکەوی لەوەی کە ئەینێرێ ناشزانێ یعنی کەیەگاتە دەستی و کەسە ئەو کەسش ناناسێکە بە دەستیەکە بەس لەبەر خاتری خۆ لەبەرەوەی ئینسانەکە برسیەتی کۆمەکیەکە ئەمە چەندێک ئەبێتە هۆی ئەوەی کە ئەم خێرانە بێ بە پارێزگاری بۆ ئەم خەڵکی کوردستانی خۆمان وخوا ئێمەش محفوظ بکە ئینشاءالله. والله پیامبەر صلی الله علیه و سلم فەرمی الصدقة تدفع البلاء. ئینشاءالله ئەم سەدەقەیە کە کراوە بێ بەهۆی ئەوەی کەوا خەڵکی کوردستان بەڵاو موسیبەتێکی لەسەر لاچێ ئەم قێرانی دارایی لەسەر لاچێ مەسئولین و کاربەدەستان بەڕەحم و بەزەیی بن بەرامبەر بۆ خەڵکی گەلی کوردستانیش ماوەیەک ئاسوودە بێت و عیبادەت و خواپەرستیەک بە ڕێکوپێکی بکات و ئینشاءالله کە وای لێ بێتە کە خەمی ژیانی نەبێ خەمی عیبادەت و خواپەرستی بێ ئینشاءالله. ماوەسەگیانەمە لە کۆتاییە ڕێزی گەورەمان هەیە بۆ جەنابتان دەستخۆشتان لێکین خۆی گەورە پاداشتان باتەوە کاتمان زۆر گرتن لە خزمەتان بەرنامێکی زۆر بە سوود بوو لە خزمەت جەنابتانە خۆی گەورە پاداشتان باتەوە.